قارم هنا 3000 يكم هنا لقدر طاقة إمكانيات إن شاء الله خدا طولو أقو انتقام تعويزي أو مال شهيداني كردستان والرجاوي وردق الكولو شيطانا ملعونانا لو أحمقنا شرعي والله بذكرم أحمقنا شرعي إلا هذا بجهنم بيرشانا بجهنم. بینیم جەنابەت هاتی بەشداریت کرد لە کەمپینی بۆ ڕۆژئاوای کوردستان بەچی بەشداریت کردەوە پەیامی تۆ چییە؟ پەیامینم ئەوەیە خزمەت خوشک و برایان ما بکەین لە ڕۆژئاوای کوردستان لیا قەومایە ئەمە واجبی سەرشانمانە یارمەتیان بدەین. بەچی بەشداریت کرد جەنابەت؟ چی تێنا چی بەچی بەشداریت کرد؟ قارم هنا 3000 یەکم هنا لەقەدەر تاقەت ئیمکانیات. باشە بۆ خۆ چ کارەی جەنابەت چیشەکە؟ من ئیش استقرار دەکەم ئەو قۆدیانە دەینم خڕ دەکەمەوە دەبەم دەفرۆشم. قۆدیەکان چییە؟ قۆدیاوە تەماتێ بەتاڵە. باشە تا چەند گرینگە ئێمە یەکگر بین کورد هەموو یەکگر بی بۆ ئەوەی بەسەر داگیرکەراندا سەرکەوی؟ وەڵی هەتا یەکدری گر بین یەکدری بگرین شام بەشاری یەک وەکو برایان خدا سەرکەوتنمان دەدا ئینشاءالله. ئینشاءالله. ئێستا کافراندا زاڵ دەبین ئینشاءالله قەلی کافران دەپەڕێنین ئینشاءالله بە حەول و قووەت خدا و پێغەمبەر ئینشاءالله خدا طۆڵە و حەق و انتقام تعویزی ئەو مالە شەهیدانەی كردستان والرجاوي وردق الكولو شيطانا ملعونانا لو أحمقنا شرعي والله بذكرم أحمقنا شرعي إلا هذا بجهنم بيرشانا بجهنم بحياة قد أزاد وادنا تشاشات دبنا بالبيلقان هوردتكم. باشە مامەجان تۆ بەو پاسکیلەی خۆت هاتی وتت تەنیا 3000 یەکم هێناوە بەم سەرمایەش چی وای لە تۆ کرد چ هەستێکت هەیە چی وای لە تۆ کرد کەوا بێن بەشدار بینە کەمپینە؟ وەڵی چی وای لەم کرد ئەمیش وەکو خەڵک ئەو وەکو برایان هەستی کوردایەتی وای لە تۆ کرد؟ بەرێ ئەرێوەڵا هەستی کوردایەتی و ئەو ماڵە شەهیدانە جەرگم لێ شتایە بەخوای. داواکاری تۆ چیە لە خەڵک بەگشتی لە خەڵک شاری هەولێر لە کوردستان؟ داوام لە خەرشێ وەچیمە بێ کۆمەک و چتوەچی بین یارمەتیان بدەن و دولک و بەرگ و خۆراک و لەقەدەر تاقەت ئیمکانیەتی چەند درەمەک و دینارە گوو بدا ئەوە لەکن خودای بەزایع ناچی. باشە دەست خۆش بی مامەغدی سپاس دەکەم مەمنون دەست چاوت خۆش بیاڕە موفەق بی زۆر سپاس مەمنون سەرسەر ئینشاءالله.